کارەکانی کە ئەمڕۆ بەڕێز دکتۆر سەباح بەسەری کردەوە و چوو سەردانی ناوەندە تەندروستیەکان و نەخۆشخانەی ئاسوودا و هەموو ئەو شوێنانە گەڕا بۆ ئەوەی بە دوواداچوونێک بکات لە کارەکان. ئەمڕۆ بەڕێزیان لە کۆبوونەوەیەکە دەستخۆشی لە سەرجەم دانیشتوانی قەزای چەمچەماڵ کرد کە ئەمە پێزانینێکی لە ڕادەبەدەری ئیدارەی قەزای چەمچەماڵە بۆ هاوڵاتیانی ئازیزانی سنوورەکەمان، جگە لەوەش بۆ کەرتی تەندروستی و سەرجەم هێزە ئەمنی و هاوڵاتیانی سنوورەکەمان. چەند ڕۆژێکی تر چاوەڕێمانکەن ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا و بە ڕێنمایی بەڕێزانی تەندروستی مژدەی خۆشتر ڕادەگەینین. ئەمڕۆ مەسحێکی گەورە لە شاری چەمچەماڵەکەین بۆ ئەوی بتوانین هەڵسەنگاندنێک بۆ بارودۆخی تەندروستی چەمچەماڵ بکەین و زیاتر لە هەزار پشکنینەکەین بۆ ئەو خەڵکانەی کە زۆر بەریەکەوتنیانە بۆ کوێزەکانی ناوخۆتی مەکانی تەندروستی، دوکان و بازاڕەکان، ئەو گەڕەکانەی کە خەڵکی بەرکەوتەی تیا بووە. ئەمە وامان لێ کات کە بەرچاوڕوونیەکی تەواومان هەبێت لەوەی کە بزانین بارودۆخی تەندروستی چەمچەماڵ لە چه ئاستێکایە و ئیشەڵڵا تیمەکان کارەکانی خۆیان جێبەجێکەن داوا لە هاوڵاتیانەکەم هاوکاریان بن و لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێری تر ئەنجامەکان دەرەچێت. هەڵسەنگاندنێک بۆ خزمەت گوزاریە تەندروستیانە بکەین کە لە شاری چەمچەماڵ بۆ کۆڕۆنا و بۆ غەیری کۆڕۆنا ئەکرێ بە سپاسەوە تیمە تەندروستیەکان بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ئەرکێکی زۆر گەورەیان کێشاوە لە جێبەجێکردنی ئامادەکردنی خزمەت گوزاری تەندروستی بۆ چەمچەماڵ لە ڕووی کۆڕۆنا و لە غەیری کۆڕۆنا و ئەوەی ئەوان کردویانە هیچ جیاوازیەکی نییە لەوەی لە شاری سلێمانی و لە نەخۆشخانە گەورەکان ئاکراوە.